بناوی خوی گوره و مهربان خوشک و برایانی بریز خوشویستان جمعوری خوراگر لم روژه پیروزه دا لم روژه دا که پاسال وکو امرو بریارتان لچارنوسی خوتان دا و میجوتان تومار کرد پیروزبایی و روژتان لی دکمو سپاسی خوراگریتان دکم سپاسی وفا و دلسوزیتان دکم او پنجانتان ماش دکم که او روژتان مور کرد برزان ما فکر یاسایی و سروشتی همو گله که بریار لچارنوسی خوی بداد ایوش پارسال و کویم رو بریارتان لچارنوسی خوتان دا بلان بداخوا خراب تفسیر کرا دبویا پرسیار لعه و بکرد اره بواو بریارتان دا اره دردی ای و چیه لجاتی اوی بین قربوی کسو کاری انفال و کیمیاباران و دربدر و آوارکان کنوا حولیان دا سزاکانی قرستر بخانه سرم خلقه تاوان نبو خلقه بله من دموی اوها بجیم دبوا پناه ببن بو گفتگو بو دیالوگ و اوه خواستی ایمه بو دوای ایمش بو کس نیگوت بو ایمه روژی پاشتر سر بخوی را دگینین بلام بداخوا جاره کتریش علیم خراب تفسیر کرا و سوء استفادهش لو روژه کرا ایما پیمان وایا که به هیچ شیوه که ایما خلاف دستور هنگامان نناوا لدستور دا هاتوا که إن الالتزام بهذا الدستور يحفظ للعراق اتحاده الحر و اگر دستور جیبجه کرابا پنامان ندبرد بو رفراندوم بلام همو درگاه کیان قپات کرد هیچ امیدی کیان نیشته و بو اوی پیک و بجین و شریک بین لوش درچو که سزامان بدن هندک لهمو سنورکان تی پرین همو سنورکانیان بزاند ویستیان اراده ایمه بشکنن کرامتی ایمه بشکنن بوی ایمه جبریار من دا بمرین و نهیلین نه کرامتی ایمه بشکن نه اراده ایمه بشکن سپاس بو ایوه خوراگر سپاس بو دلسوزی و وفاداری ایوه سپاس بو پیشمرگه قهرمانکان بلام ام ازمونش وکو همو ازمونکانی پیشتر درکوت که به آسن و آگر به شر چارسری کشه کرد نگیره ابی بلکت گیشتن بی ابی به قناعتی هاوبش بی ابی به گفتگو بی ابی به رزل گرتن بی ایم اوسا استو لایندش داکوکی لسر خیاری خودان دکین که آشتیه درش کردنی دستی برایتیه بو همو لایک
ئەوەی کە بە دیالۆگ و بە لێکتێ گەیشتن و هاوکاری بەدەست هەردوو لا دێ 100 ساڵیش بە شەڕ نە بەدەست ئێمە دێ نە بەدەستی ئەوان دێ. ئێستاش فتێکی تازە هاتووتە پێش بە تایبەتی دوای هەڵبژاردنی 12 ئەیاری ڕابردوو هەڵبژاردنی پەرلەمانی فدرالی لە بەغدا. لەو هەڵبژاردنەدا زۆر کەس وایان ئەزانی کوتایی پارتیە، بەڵام بە هیممەتی ئێوەی تێکوشەر وەفادار پارتی پەروەر توانیتان پارتەکەتان بکەن بە پارتی ژمارە 1 لە سەراستی هەموو عێراق. و سەنگی پارتی دەرکەوت، سەنگی پارتی دەرکەوت بۆ هەموو لایەک و معلومیش بوو کە پارتی ڕقەمێکی زۆر گەورەیە لە معادلەکەدا، بۆیە کەس ناتوانی تەجاوزی بکات. هەواڵینە بەڕاستی من ترسم زۆر کە ئەو فەرهەنگەی دژ بە کورد کە هەندێک بەرپرس دەیانویست بیکەنە فەرهەنگی شارعی عەرەبی لە عێراق نەوەک سەر بگری، بەڵام لە هەڵبژاردنی 12 ئەیار گەلی عێراق سزای هەموو ئەو کەسانەیاندا و یا بەشی هەرە زۆری ئەو کەسانەیاندا کە دەیانویست لەسەر حسابی دژایەتی کردنی خەڵکی کوردستان و مافی خەڵکی کوردستان خۆیان بکەن بە پاڵەوان، بەڵام سزا دران لەلایەن گەلی عێراقەوە. سوپاس بوو گەلی عێراق. ئەم هەڵوێستەی گەلی عێراق کاریگەریەکی زۆر زۆر گەورەی هەبوو لەسەر ئێمە. لێرەدا بەبیر خۆم و بەبیر ئێوە و بەبیر بەغداش دێنمەوە تەوسیەی جەنابی بارزانی و حکمەتی جەنابی بارزانی کە هەمیشە تەوسیەیە کرد شەڕ لەگەڵ حکومەت معنای ئەوە نییە شەڕ لەگەڵ میلەت، شەڕ بەینی دوو میلەت کوفرە، تاوانە. هیچ کاتێک ڕێگە نادەین خلافی ئێمە لەگەڵ حکومەتێک ببیتە شەڕ و خلاف بینی گەلی کورد یان گەلی عەرەب یان گەلێکی تر. حکومەت دێن و دەڕۆن بەڵام ملەتان دەمینن و ئەمە سیاسەتی نەگۆڕی پارتی بووە هەر لە ڕۆژی دامەزراندنیەوە و تا ئیمڕۆ و تا دنیا هەیە هەر ئەم سیاسەتە ئی پارتی دەبی. و من لێرەدا داوا لە هەموو خوشک و برایانی بەڕێز دەکەم لەسەر تا سەری کوردستان ئەو برا عەرەبانەی کە ناچار بوون ئاوارە ببن و بێن بۆ کوردستان شوێن و جێگەی خۆیان بەجێهێشتووە لەبەر تێرۆر لەبەر نەبوونی خەدەمات تا خۆیان قەناعەت دەکەن بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان تا لە کوردستان بن ئەو پەڕی ڕێزیان لێ بگرن و حساب بکەن هەمویان کەس و کاری خۆمانن. و من بۆ ئەم دەرفەتە داوا لە هەولێر و بەغدا دەکەم، ئەم دەرفەتە لە دەست نەدەن. هەموو کێشەکان لەسەر بنەمای شەراکەت و تەوافق و تەوازن و بە پێی دستور کێشەکان چارەسەر بکەن، چونکە دەرفەتێکی تریشمان بۆ هاتە پێش لە کاتی ڕزگارکردنی مووسڵ کە بە خوێنی پێشمەرگە ڕێگە خۆشکراوە بۆ ئەوەی مووسڵ ڕزگار بکرێ و دەرفەتێکی زێڕین هاتە پێش، بەڵام بەداخەوە بەرپرسانی بەغدا تێکیاندا. بە ئەم دەرفەتە لە دەست نەچی. ئێمە تا پێکەوەین ئەبی برا بین، دۆست بین و هاوکاری یەکتر بین. پێش چەند ڕۆژێک من لەگەڵ فراکسیۆنی
پارتی لپارلمانی بغداد دانشتن. دوام لیکردن چون برگری لمافی خلقی کردستان کن او ها برگری لمافی هاولاتیانی تری عراقیش کن لبصرا لنجف لرمادی لبغداد و خویان برگری کاری اساسی بو مافی اوانش بزانن. برگری لمافی برایانی ترکمان کلدان آشوری سریان ارمن برگری لمافکانیان کن برگری لبیر و رای آزادی سیاسی و آینی و مذهبی کن. اما بابت ایک بو استا به نسبتی پیوندیکانی حریم و دروه هر وقت دبینن حکومت حریم کردستان سرکوتو بو لدروس کردنوی پیوندیکان لگل دولی دراوسیکان لگل ولاتانی دروه و امیدوارین که روز بروز او پیوندیانه برو پیشتر و باشتر بچن. زور باسی یک ریزی و نومالی کرد دکره و بزانم هموتان شاهدن زور مان کرد با اوی نومالی کرد ریگ بی یک ریز بین پارتی لزور لمافکانی خوش بو با اوی او ریگ یک ریزیه بپارزین بلان بدا خواهی جی نگرد بلکو به پیچوانه و لدجی پارتیش بکارین را نومالی کرد و یک ریزی کردیش مرجی خوی هیا حوالینه بنمای نشتیمانی و نتوایی هیا که نگورن او بنمایانه وکو چترکن بو همومان کاتی که لو بنمایانه لادرا معنای اویا یک ریزی کرد و نومالی کرد تک درا هر وکو 16 اکتبر روی دا یک ریزی و تبایی نومالی کرد ابی پابندی او بنمایانه بن او بنمایانه که نشتیمانین نتوین اما اساسا اولا چند روزێک مانماوە بۆ تۆمارکردنی مێژۆیەکی تری پڕ لە سەروەری لە سی ئەم مانگە ڕۆژی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە ڕۆژێکی چارەنووسسازە ڕۆژێکە ئێوە بڕیارەدەن ئایا دەتانەوێ کوردستانی ئێوە چۆن بی ئەمن و ئاسایش بەرقرار بی تێیدا بەختەوەری بەرقرار بی ئاوەدانی بەرقرار بی من دڵنیام ئێوە وەتان دەوێ بۆیە داواتان لێ دەکەم ئەو ڕۆژە هەموومان پەیمان دووبارە بکەینەوە لەگەڵ شەهیدەکانمان وەفادار بین بە خوێنی ئەو شەهیدانە دەنگ بە لیستی 183 بدەین بۆ ئەوەی گۆڕانکاری گەورە بکرێ چاکسازی هەملایەنە بکرێ من لەو باوەڕەدام ئێوە لە ڕۆژی سیمان ئەچنە سەر سندوقەکان و ئیسبات دەکەن
هەولێر هەر هەولێرە. ئێمە ئەو وعدەتان پێ دەدەین کە هەمیشە ڕۆزگوو بین لەگەڵتان. وعدتان پێ دەدەین ئەگەر کەرامەت و ئیرادە و سەروەری ئێوە کەوتە مەترسی مردن هەڵبژێرین و بەرگریتان لێ بکەین. پەیمانتان ئەدەینێ هەرچی پێمان بکرێ بۆ خزمەتی ئێوە درێغی نەکەین. لە کوتاییدا سڵاوی گەرم دنێرم بۆ ئێوەی خۆشەویست، بۆ ئێوەی خۆڕاگر. سڵاو دنێرین بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان. داواتان لێ دەکەم بڕواتان بە خۆتان بی، بڕواتان بە ئایندەی خۆتان بی، بڕواتان بە سەرکەوتنی گەورە بی. بڕواتان بە پێشمەرگە قارەمانەکانتان بی و بەبی هەمیشە ئامادە بین بەرەو پێشەوە بچین و خۆ نەچەمینین.